بەرپرسی نووسینگەی NRT لە وەغدا ئۆمێد محەممەد ڕاستەوخۆ لە گەڵمانە بێ بۆ وەرگرتنی زانیاریەکان سەبارەت بە کۆبوونەوەکان. ئۆمێد نوێترین زانیاری سەبارەت بە ئەنجامی کۆبوونەوەکان لە پەرلەمانی عێراق چی بوون؟ بەڵێ سارا سڵاو، ئەمڕۆ دانیشتنی ژمارە 22 پەرلەمانی عێراقە بەو پێی کە ئێستادا خشتەی کار بەر لە 15 خولە کاتە دایرەی ئەلامی لە بینای پەرلەمان لە خشتەی کارەکەدا 11 بڕگەی ڕاگەاندووە کە ئەو بڕگەی تێدا نییە کە لیژنەی یاسایی نەیخسۆتە خشتەی کارەوە کە بۆ دیاریکردنی ماوەی هەرسێ سەرۆکایەتێکە و زیادکردنی ئەو دوو بڕگەش لە پرۆژە یاساکە. من سەرەتا دێمە ناوەڕۆژی خشتەی کارەکەی ئەمڕۆ لە بڕگەی هەشتەمە پرۆژە یاسایی بەرەنگاربوونەوەی تیرۆر خوێندنەوەی دومی بۆ کرێت ئەمڕۆ کە یەکێکە لەو پرۆژە یاسا گرنگانەی لە ماوەی ڕابردوودا سنەویستوێتی بە هەر شێوەیەک بێن پرۆژە یاسا ناو بینای پەرلەمان تێپەڕێەوە بە هەمان شێوە هەنێ لایانی سیاسی شیعش لەگەڵەوە بڕگەیەدا نەبوون. من پێشەوەی بەمە ناوەڕۆشی خشتەی کارەکە میوانێکمێ زانیاری لەو وەربگرم. کاک ڕێناز ئەگەر بیتە ئێرە ئەمەوێ سەبارەت بەو پرۆژە یاسایی کە لیژنەی یاسایی دوو بڕگەی زیاد کردووە بۆ دیاریکردنی ماوەی هەرسێ سەرۆکایەتێکە، هێوەکو فراکسیۆنی پارتی لە پەرلەمان دووەمیش وەکو هاوپەیمانی کوردستانی ئەو دوو بڕگەیەتان بینی، ینی هەڵوێستان چی ئەبێت لە داهاتوودا ئەگەر بۆ دوو بڕگەیەوە هاتە ناو هۆڵی پەرلەمان؟ بەێ سەرەتا تەسەوڕ دەکەم کە جیاوازیەک هەبیت لە بۆچوونەکان ڕەنگە هەرلایەنێک بە دیدی خۆسەیری ئەو هەردوو بڕگەیانە بکەتن وەکو یاسا، بەڵام بەلا ئێمەوە لە ڕووی مەبدەئیەوە ئێمە لەگەڵ ئەوەدا نەک تەنها ئەوەی کە هاتووە ئەو بەشەی سەرۆکاتی بەڵکو هەرسێ سەرۆکاتیەکە بەخۆیەوە بگرێتەوە و مەبدەئیەنیش لەگەڵ ئەوەی نایکە بە شێوەیەک لە شێوەکان ڕێکخستنێک بۆ ئەو جۆرە پۆستانە هەبیتن تەنانەت بۆ ماوەکانیشی، بەڵام لەگەڵ ئەوە دانین کە ئەمە وەکو دیسان کارتەیەکی سیاسی وەکو یاسایەکی سیاسی بەکار بهێنرێتن و ئەوەی بکرێتەوە وەکو ڕنگدانەوەیەک بۆ سەر هەرێمی کوردستان بەکار بهێنرێتن یاخود وەکو ڕنگدانەوەیک بۆ پارودۆخی هەرێمی کوردستان بەکار بێتن. هەندێک لایەن هەوڵی ئەوان هەندێک کەس هەوڵی ئەویان داوە کە نازانم تا چەند لە خۆیان دڵنیان و پشتڕاستن کە ڕێگایەکی ڕاستیان گرتوتەوە بەر بۆ دەرباسکردنی ئەو یاسایە، چونکە زیاتر لە مادەیەکی دستوری هەیە ڕەنگە ڕێگیری لەوە بکەتن ئەو یاسایە بەو پێی کە ئەوانە دەڵێن بە ئەسەرێکی ڕەجعی لەسەر کوردستانش تەطبیق دەبێتەوە زیاتر لە بڕگەیەکی دستوری مادەیەکی دستوری هەیە ڕێگای لێ دەگریتەوە. کاک ڕێناز، ئەگەر ئێستا ئەو دوو بڕگەیە تەزبیت بووە لە راپۆرتی کۆتایی لیژنەی یاسایی و بەو دوو بڕگەیەوە دێتە هۆڵی پەرلەمان، ئێوە پەنابن بۆ دادگای ئیتیحادی وەکو فراکسیۆنی پارتی یاخود لەگەڵ ئەو فراکسیۆنانی کە ناکۆکن یاخود هەر ناو هۆڵی پەرلەمان ڕێگری لەو دوو بڕگەیان؟ کاتی زۆر ماوە ئێمە باس لەوە بکەینەوە کە باسی محکمەی فدرالی و باسی تەعان لێدانی ئەو یاسا بکەین. دیراسەتی ئێمە بۆ ئەو یاسا زۆر قوڵتر دەبیتن لەوەی کە هەندێک بە هەڵچوونەوە و هەندێک بە دەستکەوتەوە باسی ئەو یاسا دەکەن. ئێمە وەڵامی ئەو هەڵچوونانە نادەین ئێستا، بەڵکو خۆتان دەزانم پرۆسسی تەشریعکردنی یاسایەک لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمە خوێندنەوەی دووەمە دەنگدانی بۆ دەکرێتن. تەسەوریش دەکەین ئەوە ماوەیەکی زۆر بخاینیتن، چونکە نەک تەنها بۆ وەزای هەرێمی کوردستان وەزای عێراق خۆیشی ڕەنگە هەندێک شت بەخۆیەوە هەڵنەگریتن کە بتوانن ئەو هەنگاوەی بۆ بنێن. بەڵێ کاک ڕێناز، لە ئەمڕۆ خشتەی کاری پەرلەمان داهاتووە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆریە کە گەڵۆی یاسانی کە زۆرترین مشتمڕی لایەنەسوونەکانی لەسەر بووە. ئێوە وەکو فراکسیۆنی کوردستانی تا چەند ڕخنە یا سکاڵا یاخود بۆچوون یاخود لەگەڵ ئەو پرۆژە یاسایەدا؟ بێگومان ئەوانە دوو بابەت هەمیشە پێکەوە دەبەستنەوە لەلایەکەوە بابەتی یاسای ئاشتوایی نیشتیمانی یاخود مصالحەی وەتانی لەگەڵ ئەو یاسا دەبەستنەوە. بەدیدی ئێمە دوو یاسای زۆر لە یەکتر جیاوازن، بەڵام مکەونی سنی هەر لە سەرەتاوە مەترسیەکانی خۆی دیار کردبوو بەرامبەر بەم یاسایە، چونکە لە یەک دوو خاڵدا ئەوانە هەز دەکەن ئەم یاسایە بەکار دێتن دژیان، چونکە زۆر بەوردی چوونەتەوەنەوە، بەڵام مکەونە سنیەکە مقتەرەحاتی زۆر باشیان پێشکەش کردووە کە بتوانن ئەو یاسایە خوێندنەوەی بۆ بکرێتن و بگێتە قۆناغی دەنگدانش. تەسەوریش دەکەین بە شێوەیەک لە شێوەکان ئەو ڕێککەوتنەی لەسەر دروست ببیتن بۆیە ئێستا لەسەر جەدوڵەکەی دەبینی. بەڵێ کاک ڕێناز، کۆتا پرسیارم ئەوەیە کە دوێنێ خوێندنەوە بۆ لێکدانی دو وەزارەتکرا کە وەزارەتی ژینگە و تەندروستی بوو، کوردیش بە هەمان شێوە لەو پرۆژە چاکسازیی حەیدەر عەبادیدا چەند وەزارەتێکی بەرەکەوێت. تا ئێستا هەڵوێستێکی جدی لایەنە کوردەکانمان نەبینیوە سەبارەت بە چاکسازیەکانی حەیدەر عەبادی بۆ پێی کە جێگیری یەکەمی ڕۆژنووری شاوێز کە جێگیری خۆی بوو لا براوە بەرەو پشکەکەوە سێ وەزارەتی کوردیش بەرەو پشکاکەوێت. ئێوە تا ئێستا هیچ هەڵوێستێکی جدیتان سەبارەت بۆ پرۆسە چاکسازی ڕانەگەاندووە؟ تەسەوڕ دەکەم هەلووسیا پەیمان
هاوپەیمانی کوردستانی زۆر وازەح بیتن لەو ڕوویەوە ئێمە وتمانە ڕۆژیەکەم ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەنجامدانی چاکسازین بەڵام دەبێت لەسەر حسابی تەوازن نەبیتن لەسەر حسابی بەڵانسی ناو حکوومەتی عراقی نەبیتن چونکە دەنگدان بۆ حکوومەتە کە ساڵێک لەمەوبەر بوو وەکو ئەم ڕۆژانە بوو لەسەر ئەساسی وەسیقەی سیاسی بینی لایەنەکان بووە ئێستاش ئێمە مسرین کە ئەو وەسیقە سیاسیە تێک نەدرێتن ئەو وەسیقە سیاسیە خەلەلی تێنەکەویت ئەو تەوازنەی کە دروست بووە ئەگەر بزانین ئیستیهدافی لایەنی کوردی بووە تەنها یاخود لایەنێکی تر بووە تەنها و تێکدانی ئەو بڵانسە بێگومان هەلویستێکمان دەبیت هەلویستەکەش لە ئاستی حەدەسەکە دەبێت. بەڵێ ببوورە پرسیارێکم لا دروست بوو ئەوش ئەوەیە ئێوە چەند بە پشتی خۆتان نەزان 1990 پێکاتەی عێراق لە ڕووی هەڵبژاردنەوە بەدەست ینی بەدەستانی ناوە ئیستیحقاقی انتخابی پشتی خۆتان لەو 2000 چەنە ینی بە بۆچوونی تەسەوری ئێمە بەپێی ڕێژە دابنی لە سەدا 19 ئەگەر دابنی ئێمە جارەکەی تر زەرەرمان کرد بوو لەوەی کە حکوومەت پێکهێنرا بوو بەڵام لە پێناو هەبوونی تەوافق سازان لە بینی لایەنەکان و زرۆفی ئەو کاتەی عێراق ویزمان کە ئەو حکوومەتە بەکار بێتن تەنانەت ئەگەر بیری ئێوە بینەرانش بێتن کاتی خۆی آخر لایەن ینی ئەوەی کە بەشداری کرده بوو لە دەنگدان لەسەر حکوومەتی عەبادی لایەنی هاوپەیمانی کوردستانی بوو هۆکارەکەش لەسەر ئەو تەوازنە بووە بەڵام کە قبوڵمان کردووە واتاناتن کە ئێستا ئێمە بەوەی کێمتر قبوڵ دەکەینەوە ئەگەر بزانین لایەنەکانی تریش وەکو هاوپەیمانی کوردستانی لایەن کێم دەگرێتەوە قبوڵی دەکەین ئەگەر نەش هەڵویستێکی تر دەبێت. زۆر سپاس بۆ ڕێزانجانەوە زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ سارا دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی گوێ لێ بوو بۆچوونی ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنی پارتی بۆ سەبارەت بۆ دووبڕکەی کە لە لیژنەی یاسایی دانراوە بۆ دیاریکردنی هەر ویلایەتی سەرۆکایەتی هەرێمەکانی عێراق و بەمان شێوە سیستەمی حکومڕانی لە هەرێمەکان ئەمەوە بڵێم لە ئێستادا زوومی لایەنە سیاسیەکان لەسەر هاتنی حەیدەر عەبادیشە لە ئێستادا من پێشەوەی بەمە پەخشی ڕاستەوخۆ لەگەڵ چەند لایەنێکی سیاسی یا گفتوگۆم کرد سەبارەت بە نەهاتنی حەیدەر عەبادی وا بڕیار بوو لە ناوی ئەم هەفتەیەدا لە ناو ئەم هەفتەیەدا بێتە بینای پەرلەمان و دوو ڕۆژ دوو دانیشتنی ئەم هەفتەیە تێپەڕێت ئەمڕۆ تا ئێستا لە خشتەی کارەکە حەیدەر عەبادی ئامادە نییە ئەمەوە بڵێم سارە حەیدەر عەبادی کە هاتە بەردەم بینای پەرلەمانیش ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو بەڵام نەهاتە ناو بینای پەرلەمانەوە جێهێشت بەو پێی کە بۆ کاری تایبەت بەڵێ ئومێد محەممەد نێردراوی NRT لە شاری بەغدا سپاس بۆ زانیاری